باس لە گیان لەدەستدانی یەکەم هاوڵاتی دەکات لە زیندانی نوگرە سەلمان. باوکی سلماناواری لەلایەن حەجاج یان حەجاج تکریتیەوە بە کێبڵ هێندەی لێ دەدرێت تا پاش چەند ڕۆژێک گیان لەدەست دەدات. ئەمیش دەڵێت هیچ کات ئەو دیمەنەم لە پێشچاو ون نابێت. ئێمە هاتین ئەو یەکسەر هاتن ئەو مەقەدەمێک بوون هاتنە حەوشەکەەوە ئیتر بەر بۆ لێدانمان لە گەنجەکان و دوای باوکم هەڵسایەوەی بۆ لیانە دەیت و ئەمانە ئەوە بەر بۆی گیانی باوکم ئەتا لێە هەتا کەوت دوایەوە گیان لێدەدانەوە. وڵای ئەوەی قەت لە یادمان ناچێەوە هەر لە مێشک و دڵ دەروونمان هەیە. دوای ئەوشە داواکارم لە دادگای باڵای عێراق کە بتوانێت سزایەکی عادیلانە دادگایی حەجاج بکرێت. کەسوکاری ئەنفەلکراوان و ئەوانەی قوربانی دەستی حەجاج ئەحمەد حەمدان تکریتین خۆشحاڵن بە دەستگیرکردنی کە وەک خۆیان دەڵێن مەرگی سەدان کەسی بێتاوانی بە خراپترین شێوە لە جەستەیان جیا کردەوە. هیواخوازن دادگا سزای بەسەردا بسەپێنێت و ڕزگار بووان ئەنفالی هەڵەبجاش سکاڵایان دژی تۆمار کرد. ئێمە ئێستا زۆر دڵخۆشین و زۆر مرتاحین لەوەی کەەوە ئەم ناپیاوە دەگیر کراوە و لە هەوڵی ئەوەدان ئێستاوە لە یەکی هەشتۆکە گیراوە ئێمە وەکو چالاکەوانەکانی بواری ئەنفال لە هەڵەبجا سەرقاڵی ئەوەین کە ڕێوشێنی پێویست بگرینە بەر بۆ داوای بۆ تۆمارکردنی داوای یاسایی لەسەر ئەو موجریمە لەبەرەوە ئەو پیاوە نابێ بۆ جوارە بە ئاسانی دەربازی بێ بۆیە لە هەوڵی ئەوان کە لە نزیکترین کاتە ڕێوشێنە یاسایەکان چێ بگرینە بەرەمبەر ئەو موجریمە. ئێتر هاتەڕا یەکەم کەس من پاڵکەوت بووم من چەند ڕۆژ پێش ئیشکاربایم کردبوو لێنەکە گڵپماندانا منی ئەناسی تقریبان هاتە ڕاستەرم سۆندێکی پێ بوو سۆندەکە سەر قوڕقڕاگەم پێنا سەر سنگم ئەتە هەناسم بۆ نەدا هەردوو شان پەرگوات دەرەوە جۆرە تعزیب بوو کە ئەو خۆی ئێزان چۆنە حەزم ما کرد بە فیشەک لێ من بمکوژێت. دوای تۆ سۆندەکەی لە ئەبرد هەناسێک مەیە زۆری لیان دوای چۆ لای کاگوێنس دوای چۆ لای شەماڵ دوای چۆ لای کە حەمە ساڵ ئەو کە حەمە ساڵ پیاکی بە تەمەن بوو تەمەنی لەو کاتە 70 ساڵ زیاو بوو زۆری لیا. دوای بردیان عمودی لە ناو سەحەکە بوو هی یاریشتیوا بوو شەبەکە بە جامانێک خۆی بۆ هەڵیان واسی لێیە جامانەکە پتورکە کەوتە خوارۆ جیان مردووە. ئالەو کاتە دکتۆرێک هەبوو دکتۆر ساداتی ناو بوو میسری بوو دوای عەفاتەکە بوو هاتبوو چارەسەری ئەمە زۆر بەزی پێمانە هاتۆ چوو بۆ لای ملازم حەجاج وتی سەیدی مردووە وتی خەلی دفن بدبالە بێ بە ناو زڵەکانە دفنیکەن. ڕۆژی هەینی یەکی ئاب واتەمان گەشتی ئەم ساڵ دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق دەستگیرکردنی حەجاجیان حەجاج ئەحمەد حەمدان تکریتی لە شارۆچکەی زلوعیا لە پارێزگای سەلاحەدین ڕاگەیاند. حەجاج لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوو ئەفسەری ئاسایش بوو و ناو ڕوخساری لای ڕزگاربووانی ئەنفال هێندە ئاشنایە بە باسکردنی تەزوو بە گیانیاندا دێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.